دیارە بەهۆی ئەو بارودۆخی کە لەناو عێراقدا هەیە پرۆسە دیموکراسیەکان ئەو پرۆسانی پەیوەندی هەیە ڕاستەوخۆ بژیانی خەڵکەوە هەتا ئەنجامدانی پرۆسەکەش هەر گومانی تێدا هەیە بەڕێوەچوونەکەی زۆر جار کێشەی بۆ دروستە بێت. ڕوونتر دەمەوێت لەسەر پرسی هەڵبژاردن بوەستم و گفتوگۆ بکەم. دیارە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دواخستنی هەڵبژاردننی لە کەرکووک بە هەموو شێوەیەک ڕەت کردوێتەوە. ئەوان باس لەوە دەکەن کە تۆماری دەنگدران بە شێوەیەکی یاسایی نوێ کراوەتەوە هیچ لایەنێکتانەی نەبووە. دیارە سەرۆکی تیمی ڕاگەیاندنی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقی ڕایگەیاندووە کە تۆماری دەنگدرانی کەرکووک بە شێوەیەکی یاسایی نەکراوەتەوە. سەرجەم دەنگدەران بەپێی تۆماری ساڵی 1950 لەخۆ دەگرێت لەگەڵ هەموو ئەوانەی کە مادەی 140 دەیانگرێتەوە پێش ساڵی 2023 کۆبوونی خۆراکی کەرکووکیان هەبووە. 800,000 دەنگدەری نوێ بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەکەن کە یەکەم جاریانە دەنگەیەن. پێشتریش تۆماری دەنگدەرانی کەرکووک ئاڕاستەی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کراوە، هیچ لایەنێک ناڕەزایی و تانەی نەبووە. بۆیە بەپێی یاسای هەڵبژاردنەکان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک بێکێشە لە کاتی خۆیان لە سەرجەم پارێزگاکان لەگەڵ عێراقا بڕێوە چی دوا ناخرێ. وتەکانی تیمی ڕاگەیاندنی کۆمیسیۆن دوای ئەوە هاتووە کە ژمارەیەک لەلایەنە عەرەبیەکان و تورکمانیەکان هەوڵەکانیان دەست پێ کردو بۆ دواخستنی هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک. لەسەر ئەم بابەتە وەستم کە بۆچی هەوڵێکی وا هەیە لەلایەن عەرەب و تورکمانەکان و بۆ دواخستنی هەڵبژاردن لەگەڵ بەڕێز شێرزاد سەمەد کە وەکو لێپرسیاوی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکەوە ڕاستەوخۆ میوانی مێ گفتوگۆم بابەتاکەین. کاک شێرزاد زۆر سوپاسی ئامادەبوونین جەنابتەکەم. ئەم دەنگۆیە چیە کە بڵاو بۆتەوە عەرەبەکان و تورکمانەکان زۆر سوپاس بۆم دەرفەتە هیچ هەوڵێکی وەها هەبووە کە بۆ ئەوەی بیانەوێت هەڵبژاردن لە کەرکووکە کێشەیەکی بۆ دروست بە یان خۆت هەڵبژاردن دوا بخرێ؟ بەڵێ کاکشێرزاد. بەڵێ جارێشتر سڵاوتان لێبێ سڵاو لەسەر جەمبینەرانی تەلەڤیزیۆنی کورساتی خۆشەویست. دیارە ئەم هەوڵانە لای ئێمە نامۆ نییە لە هەموو هەڵبژاردنەکاندا چەند هەڵبژاردن ئێمە چوو بیتنە هەڵبژاردنەوە لەگەڵ لایەنەکانی تر و لەگەڵ پێکانەکانی تر بە بەردەوام هەوڵی تێکدانی دۆخەکەیان داوە هەر بە هەوڵی ئەوان بوو کاتی خۆی لە 2005 بەدواوە نەیان هێشتکا هەڵبژاردن لە شاری کەرکووک بکرێت هەر خۆیان بوون ئەو هەوڵانەیان بەو شێوەیەدا و ئێستاش بەردەوامنوە من پێم وایە لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکانیش هەموو کات بینیوتانە کە چۆن خێوەتیان هەڵدا و تەعنیان کردووە. بەڵام ئێمە خۆشبەختانە کۆمیسیۆنێکەیە لە پێی دەڵێن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کە پێشتر هەیئەتێکی خۆی هەبوو هەر بە ڕەخنە و داواکاری ئەوان گۆڕدرا بۆ چەند دادگایەک دادوەرێک. ئەو دادوەرە بەڕێزانە دیارە لە سەرجەم پرۆسەکان ئاگدارن و لە سەرجەم ڕێکارەکان خۆیان سەرپەرشتیان کردو ئەزانن و ئەو لێدوانانەی داویانە 100% تەواوە کە ئەوان من نمونەیەک دێنمەوە کە کەسێکی وەکو مهەیمەن حەمدانی شتێکی تەقدیم کردووە لە 250,000 کورد لە دوای 2023 خراونەتە سەر کەرکووک بۆ گۆڕینی دیموگرافیای شاری کەرکووک بووە. لە ڕاستیدا ئەڵێ ضەرەبنی و بەکا سەبەقنی وەشتەکە، یعنی ئەمە خۆی تاوانێک بووە دژ بە کوردانی ئەم شارە کراوە. ئەوڵێ 250,000 منەڵم زیاتر لە 250,000 خەڵکی ئەم شارە ئاوارە کراوە دەربەدەر کراوە دواتەکانی تەخت کراوە لە دوای 2023 بەڵێ گەڕاونەتەوە هەموو ئەوانە خەڵکی شاری کەرکووک. بەڵێ ئەوان دوور و نزیک ئاماژە بە مافیە گەڕانەوەی ئاوارەکان نادەن. ئەوان لە مادەی 140دا دیاری کراوە کە بە چەند قۆناغێکە بێ بگەڕێنرێنەوە. بەڵێ زیاتر لە 250,000 کوردی ئەم شارە ئاوارە کراوە لە کورد و تورکمان ئاوارە کراوە و خاچی و زەوی نیشتەجێ کراوە بە بەردەوام کە هەتا ئێستاش هەوڵی تەعاداکردن لە دەستدرێژیکردن بۆ سەر مڵک و ماڵیان نەدرێت. بەڵام لیژنەی مادەی 140 لە دەستوری عێراقیدا بووە بە نەخشە ڕێگایەک بۆ چارەسەرکردنی کێشەکان و جێگای خۆی هەیە و لەم دوایەشدا تەفعیل کراوە کە بەڕێز هادی عامری سەم بڕیارێکی باشیان دەرکردووە لیژنەکە بۆ مەسەلەی مڵک و ماڵ و زەویە کشتتوکاڵیەکان. دوا بڕیاریشیان بڕیارێکی چاک بوو کاڵێ ئەو کەسانێکەوە عەقدی زەویزاریان بۆ کراوە لە عەرەبەکان لە شاری خۆیان کە ئەو شارێ بۆیە گەڕێنەوە تەعویزیە و عەقدانە بکرێنی بەم شێوەیە ئێمە دەتوانین بڵێن ڕووی یاسایی و دەستوری بە هەموو شێوێک ئەو تەعنانێک ئەوانەی کەنیا و هەوڵانەی ئەوانیان باشە. کاک شێرزاد مەترسیەک هەیە لەسەر هەڵبژاردن، یعنی ئێستا بۆچی ئەیانەوێت تەنها مەبەستم لە کەرکووکە؟ چونکە پرسەکە و بابەتەکە لەوێ جڵجڵێنراوە لەلایەن عەرەبەکان و تورکمانەکانەوە ئەوەی کە هەیە وەکو دەنگۆک وەکو هەواڵێکیش باسی لێەوە کراوە
یعنی چمە ترسیەک هەیە لە هەڵبژاردن لە کەرکووکە، یعنی هێشتا عقرەی بە خۆیەوە نبینیوە کەرکووک بۆ هەڵبژاردن؟ خۆی ئەم کێشەی دواخستنی هەڵبژاردننی ئەنجام نەدانی هەڵبژاردن لە عمومی عێراقدا دوو بەرە هەبووە لە دوای 2021ەوە. بەرەیەکیان کە خۆتان نەزانن سەرکەوتنی بەدەستێنا لەوەی کەوا بتوانێت حکوومەت پێک بێنێ و پەرلەمان تەشکیل بکە. بەرەکەی تریش ئەمانە درێژکراوی ئەو بەرەیەن هەمویان ئەمانەی کە ئێستا لە عێراقدا یا لە کەرکووکدا هەوڵی تێکدانی بارودۆخەکە دەنیان بڵێن هەوڵی دواخستنی هەڵبژاردن دەدەن، بەڵام لە ڕووی دەستوری و یاساییەوە لە ڕووی ڕێکارەکانەوە ئەوان توانای ئەوەیان نییە ڕێگری بکەن لە ئەنجام نەدانی هەڵبژاردن. بۆیە ئەوە دڵنیایە دێنەوە هاوڵاتیانی کەرکووک کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجامە درێ. بەڵێ مەترسیان هەیە لە سەر پێگە و جێگەی ئەو هێزانەی کە لە شاری کەرکووکدا کە خاوەندارەتی ئەم شارەیان کردووە لە دوای 2023ەوە تا ئەمڕۆکە، بەڵام بەهۆی زروف و بەرکەوتەکانی ڕیفراندۆمەوە کە حکمێکی دیفاکتۆ لێرە سەپێنراوە، ئەو حکمە دیفاکتۆیە و دەسەڵاتە دیفاکتۆیە ئەوان تەمسیلی ئەەکەن لە پێکاتەی عەرەب لە ناو پێکاتەی عەرەبیشدا لە ناو عەشیرەتێکایە. بۆیە ئەوان وەزعی وەک چۆنەڵێ وەزعی ئێستا دۆخی ئێستای شاری کەرکووک لە بەرژەوەندی خۆیان ببین خۆیان دەسەڵاتن، دڵنیان لەوەی بەچوونە هەڵبژاردنەوە بەشێکی زۆر لە دەسەڵاتەکانیان تا دەگاتە پارێزگاریش لە دەستەدا. ئەوە حقیقەتی شاری کەرکووکە کە دانیشتوانی شاری بەڵێ ئێمە زۆر جار باسمان لەوە کردووە کە دەبێت هەر پێکاتەیەک دان بە حەجمی خۆی دابنێت. ئەمە پێکاتەی شاری کەرکووک بەو شێوەیە ئێمە سەرجەمداتا و ئامارەکان لە ساڵی 21ەوە تا ئەمڕۆکە کە لە یەکەم پەرلەمانی عێراقدا لە 12 نوێنەری مەلسی عەیان 6 کورد بووە یا زیاتری. بۆیە بە بەردەوام ئەم ڕقەمە چەسپێنراوە. حقیقەتە ئەوان لەوە ئەترسن لە نیوە زیاتر کوردە دانیشتوانی ئەم شارە، بەڵێ نیوەکەی تر لە پێکاتەکانی ترن. بۆیە ئەم حقیقەتە بێدانی پیا بنرێ و هەر کەسە لەسەر حەزمی خۆی کار بکە. بەڵام خۆتان نەزان کەرکووک شارێکی نەوتیە، شارێکە چاوی وڵاتانی دەرەوەی لەسەرا دەستێوەردانی وڵاتانی ئەقلیمی لەسەرا هەر بە ڕاستەوخۆ بە ڕاشکاوی ژێڵێن دەوڵەتی تورک کە هەموو ئەو هێزانێکە ئێستا لە منافەسەی ئێمەدان لە شاری کەرکووک هەمویان باگراوندە گیالینکێکیان لەگەڵ دەوڵەتی تورکیا هەیە، ئاغاکانیان لەوێن. ئەوان بەو شێوێ دەیانەوێ ئەم بە داتا و ئامار و بە نەتایجی هەڵبژاردن ئەم ڕاستیە دەرنەکەوێت بۆ ڕایگشتی. بۆ ئێمە پێداگری لەسەر هەڵبژاردنەکەین. ئێمە دەمانەوێت کە داتا و زانیاریەکان یا ئەو حقیقەتەی کە لە شاری کەرکووکدا هەیەوە خۆی دەربکەوێت بۆ ڕایگشتی. ئەنجامی هەڵبژاردنەکان هەموو کاتێ سەنجی مەحەک بووە بۆی کە کورد لە نیوە زیاترە. باش کاک شێرزاد، ئێستا بە شێوەیەکی باز لەوە کرا کە ڕەنگە تۆماری دەنگدەرانیش، بەڵام پرسیارم لە یاد نەچێ کە کێشەیەک هەیە بێ لە ڕووی هونەریەوە بۆ ئامێرەکانی تۆماری دەنگدەران، بۆ پرسی دەنگدەران، بۆ ئەوانی کە تەمەنی یەکەم جاریان و تەمەنی دەنگدانیان هەیە. ئەم کێشانە بوونی هەیە، یعنی بەر لە هەڵبژاردن بەدواداچوونی بکەن بۆەوەی کە ئەمانە هەمووی کێشەن و پێویستی بە وردەکاری هەیە. یعنی بەرپرسی کۆمیسیۆن لە کەرکووک باسی لەوە کردووە کە هیچ کێشەیەکی فەنی نەماوە. کێشەیەک هەیە کە باسی لەوە بکرێت؟ کێشەی هونەری لە کاتی دەنگدانە هەندێک کێشەی هونەری لە ئامێرەکان لە ئیرسال لەوانە دروست بووە لە هەموو هەڵبژاردنەکە. بەڵام بۆ ئەم جارە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان 3 جار عملی محاکاتی کردووە، 3 جار ئەو تەجریبیەی کردووە. یعنی ڕاست ڕەنگە لە یەکەمە هەڵەو کەم و کوڕی هەبوو بێت، لە محاکاتی دووەم چارەسەری کردووە بۆ سێم. بۆیە توانین بڵێن کێشە و کەم و کوڕی هونەری بۆ کاتی هەڵبژاردن ڕەنگە زۆر کەم بێ یا هەر نەبێ، چونکە بە تەجروبە وەرگرتن بە سوود وەرگرتن لە هەڵەو کەم و کوڕەکانی ڕابردووەم کۆمیسیۆنە 5-6 هەڵبژاردننی سەرپەرشتی کردووە. بۆیە چاوەڕوانەکرێ هەم لە ڕووی هەڵێ و کەم و کوڕیەوە هەم لە ڕووی تەزویر و گزی و فزی و ئەوانەوە کەمترین کێشەمان هەبێت لەو ڕووە. بۆیە کۆمیسیۆنی هەڵبژاردن باڵای هەڵبژاردن و بە پێی بەدواداچوونی ئێمەش کارەکانیان بە باشی بەڕێوە ئەبەن، ئەرکەکانیان باشە. لێرە و لەوێ هەندێک کێشەی نەگەڕانەوەی کارتی دەنگدەران هەیە لە شاری کەرکووک. لێرەوە ئەمانوێت بە خەڵکی ڕابگەیەنین لەم دەرفەتەدا 800 کە
هزار کارتی تر ماوە کە لەژێر چاپایە بێشێشن بەڵام چاپ نەکراوە و دێتەوە لەم ڕۆژانە و هەروەها هەندێک کەسیشمان هەیە کە بەڵێ بە فعلی لە ئەمەلیەی نوێکردنەوە خۆ تۆمارکردن کارەکەی خۆی کردووە بەڵام ئێستا لە داتاکاندا بە شێوەیە کاتۆتەوەڵێ تۆمار نەکراوە ئەوانشمان بۆ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق ڕوون کردوەوە بە دلیل و بە داتا و بە بەڵگە و تومانە بەڵێ ئەمە فیشەی کارتەکەیەتی کە فیشەی پەنجەمۆرەکەیەتی کە دراوە پێی ئەم کەسە پەنجەمۆری کردووە بەڵام کارتەکەی نەهاتۆتەوە یا کارتەکەی هاتۆتەوە لە ناو ئامێرەکانی کۆمسیۆندا لاپتۆپەکان وا دەخوێنێتەوە ئەمە تەسجیل نەکراوە ئەم دوو کێشەیە تا ئێستا ڕوبەڕوومان بۆتەوە لە چارەسەرکردنایەوە ئێمە قسەی خۆمان لەسەر کردووە چکە مەترسیە واکرێت دەستێک هەبێ بۆ تێکدانی ئەوانە بەڵام ئێمە چاوەڕێ ئەوەی بەفەرمی وەڵاممان پێ لەسەرەوەی بۆ کوێکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاریەکانی بۆ پرۆسەی بانگشتەکردنی هەڵبژاردن چۆن بەڕێواچێت ئێوە لەوێن کاک شێرزاد چی قڕوقاتێک یا شتێکە بۆ تا ئێستا تێمار بکرێت و دوا پرسیارش بەڵێ ئەمە بخروقات پێشتر قسەما لەسەر کرد لەسەر دڕاندنی لافتە و یا پۆستەری یەکتری ئەمە حاڵەتێکی ناسروشتیە بۆ کۆمەلگایەکە دوای هەرتیا دروست دەبێت بەڵام وەکو بەرەیەکەوتن یا وەکو چێشمەچێشێک هەموو کوتلە سیاسەکان لێرانە بە ئازادانە بانگەشەی خۆیانەکەن وە لە حاڵەتی دووەمیش ئامادەکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی یا جەماوەری شاری کەرکووک چۆنە ئێمە دڵنیایە دەینەوە بەسەر زەم کوردستانیان جەماوەری شاری کەرکووک کوردستانیانە بیرەکەنەوە و دەنگدانیان بۆ لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو خەڵک دەنگدانیان بۆ مەسەلە نەتەوەیەکانە بۆ ساغکردنەوەی چارەنووسی کەرکووکە هەر بە هەموو کەم و کوڕەکانەوە کە هەیە لە ئیدارەی ئەم شارەدا یا لە ئیدارەدانی ئیش و کارەکانی خۆمان هەموو هەڵە کەم و کوڕەکانیان چاوپۆشی لێ کردووە ئامادەن بۆ دەنگدان. کاک شێرزاد زۆر سوپاسی ئامادەبوون دەکەم بەڕێز شێرزاد سەمەد لە پچراوی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان لا کەرکووک و ڕاستەخۆ لە پیشۆمیان مامباندوو نەبێت.